ئێمە لە بەڕێبەتی گشتی ڕاگەاندن و هۆشیاری نیشتیمانی لەگەڵ دەست بەکاربوونمان لەو ئاڵوگۆڕە نوێیانەی کە هاتنە پێش لە ناو دیوانی وەزارەتی پێشمەرگە دەستمان کرد بە ئامادەکردنی پرۆژەیەکی گشتی و هەمەلایەن بۆ کاری ئایندەمان لەسەر ئەساس و بنەمای پێشمەرگە لە ئایندەدا. پرۆژەکەی ئێمە ناوی پرۆژەی ستراتیژی میدیا و هۆشیاری وەزارەتی پێشمەرگەیە. هێزی پێشمەرگی کوردستان هێزێکی شۆڕژێڕە شەرعیەتی لە جەماوەر و لە خەباتەکەی وەرگرتووە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان وەرگرتووە لە هەمان کاتا شەرعەتێکی یاساییشی هەیە دەستوریشی هەیە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق. لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆژێنەری و هۆشیاری نیشتیمانی ئەنجام دەدرێت وەک دەستپێکی ئەرکی نوێمان بۆ داهاتووی ئەو کار و چالاکیانەی کە لە پرۆژە و بەرنامەی میدیا و هۆشیاری نیشتیمانی پێشنیارکراوی بەڕێوەبەراتی نیشتیمان و بەسەندکراوی ئەنجومەنی باڵای بەرگری وەزارەتی پێشمەرگەیە. ئێمە خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان لەم وەرکشۆپەدا کە دەستپێشی نوێی کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هۆشیاری پێشمەرگەیە لەگەڵ بەشی وشیاری یاتەوەی وەتەنی سەرجەم لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە. سوپاس بۆ هەماهەنگی هێزەکانی هاوپەیمانان و هاوبەشیکردنیان لەگەڵمان لەم وەرکشۆپە. ئەم پرۆژەیە واقع حاڵێکە کە دەرەنجامی تێگەیشتنی ئێمە و تیمی هاوپەیمانانە بەگشتی بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز جەنابی لیوار کونبەختیار ڕاوێژکاری باڵای وەزارەتی پێشمەرگە و نوێنەری وەزیری پێشمەرگە، بەڕێزان ڕاوێژکاران لە هاوپەیمانی نێودەوڵەتی، ئەفسەرە بەڕێزەکان لەسەر ئاستی لیواکان لە ڕاگەیاندن و وشیاری نیشتیمانی هەموو لایەکتان بەخێر بێن. I'm very pleased and honored that I am here. And that I can be part of the experience of this workshop. I think most of the honor must go also to my German colleague. That is Major Chris Grill from Germany. Unfortunately, he has to leave early back to Europe. That's why I'm here today, and I'll try to speak and give some information on the GDM and NA. First of all, I think it's great that the projects that we have tried to put in, that they have been approved by the MOPA. And hope that these will be successfully implemented.